بە هەر گەڕەک و کۆڵانێکی شاری کەرکووکدا گوزەر بکەی ناو و ناونیشانی هیچ کام لە گەڕەک و کۆڵانەکانی کەرکووک نابینی بۆ ئاسانکاری لە دۆزینەوەی گەڕەک و کۆڵانەکات. هاوڵاتیان دەڵێن دانانی ناو و ناونیشانی گەڕەکەکان پێویستە چونکە کار ئاسانی زۆریان بۆ دەکات. لە کەرکووکە تا ئێستا ناوی گەڕەکەکان بە جوان هیچ نانووسراوە گەڕێکی وایە وەکو حڕیە یەکە پێڵێ حڕەیەکی پێڵێ ڕزگاری. بەڕاستی هەر کەسێ دێت نازانێت تەکسیە گرێ شوێنێکە داوای پرسیارەکە نازان بۆ شێت لەسەر لە کاتی خۆیان لەسەر هەموو سەرکۆڵانێ سەر شارەکە نووسا بوو زوقاق نووسا و مەحەلە نووسرا بوو گەڕەکە نووسا بوو پرسیار دەکرد یەکسەر ئەچیتە ئەو شوێنە ئەگەیشتە ئەو شوێنی کە خۆت ئەدویست. نەبوونی ناونیشان و ژمارەی کۆڵان بۆ شۆفێرانی تەکسی لە شاری کەرکووک گرفتی سەرەکیە چونکە کار و بژێوی ئەوان لەسەر زوو دۆزینەوەی ناونیشان و شوێنی مەبەستی سەرنشینەکانیانە. مەفروض وایە لەم شارە قەتەعا هەبێ شوێنە بێ ناونیشان یەک گەڕەک نییە یەک قەتعا نییە سێمە شۆفێری تەکسین ئەڕۆین بە شوێنی ئەڵێ لای فڵان ساحە لای فڵان مزگەوت ئەی ناونیشانێ نییە قەتعەیە نییە بۆ کوڕە ڕەقەمێ نییە. شارەوانی کەرکووک ناو و ناونیشان و ژمارەی گەڕەکەکانی ئاراستەی وەزارەتی پلاندانانی عێراق کردووە و چاوەڕوانی ڕەزامەندین بۆ جێبەجێکردنی. بۆ ناولێنانی ئەو گەڕەکانە تۆزێک کێشە هەبوو خۆتان نەزانانی ناوەیە کۆن کاتی حزبی بەعز بە شێوەتر گۆڕاوە ئێمە ئەوانەی کۆنە ئەوەی کە ئەسڵەکەیە چۆنە هەر هەمووی بە نووسرا و بە جەداول نردومانە هەموو گەڕەکەکانی کەرکووک شمولەکە بۆ ئەوەی موافقاتەکانی کە هاتەوە هەر هەمووی قەتعی بۆ دابنرێ و هەر گەڕێکێک ناوی خۆی بەو شێوەی کە کۆن چۆن بۆ بەو شێوەدانرێ. بڕیارە کۆمپانیایەکی هۆڵەندی لەگەڵ وەبەرهێنەرێکی کەرکووک بە دیزاینێکی نوێ ناو و ناونیشان بۆ گەڕەک و کۆڵانەکان دابنێن. بە پێزانیاریەکان ئاستەنگی سەرەکی لە پێش ئەم پرۆژەیە یەکلای نەکردنەوەی ناوی گەڕەکەکانە. ئێرە نمونەیەکێک لە گەڕەکە کۆن و دێرینەکانی پارێزگای کەرکووکە بەڵام من نازانم ناوی ئەم گەڕەکە چییە و ژمارەی گەڕەکەکە چەندە چونکە هیچ ناو و ناونیشانێک لە گەڕەکەکاندا لە کەرکووک بوونی نییە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.